چی بۆ کە ئافرەتەکە بەرامبەر بە پیاوەکە کردوێتی و چ ڕێو شوێنێک گیراوەتە بەر. کۆڤان لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی ئافرەتێک توندوتیژی بەرامبەر بە هاوسەرەکەی دەکەن یان چیرۆکە جیاوازە لەو چیرۆکانی کە ڕۆژانە دەبیسترێت ینی بە شێوەیەکی بەرچاو هەیە کە ئافرەت زۆرجار توندوتیژی بەرامبەر دەکرێت بەڵام ئەم جارە لە سلێمانی جیاوازتر لەو چیرۆکانی کە دەبیسترێت پیاوێک لەلایەن هاوسەرەکەیەوە هێرش دەکرێتە سەری هەروەها لە سەربانەوە فڕێ دەدرێتە خوارەوە بۆ هۆیەوە بریندار دەبێت. من بۆ زانینی تەواوی چیرۆکەکە ئێستا لە ماڵی ئەو هاوڵاتیم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسەمان بۆ دەکات ئەوەی دەیبینن هاوڵاتیەکەیە کە ناوی کاکاروانە دەمەوێت زانێری زیاتری لێوەرەگرم. کاکاروان سڵاو لێبێت چیرۆکەکەمان بۆ بگەڕیتەوە چۆن لەلایەن خێزانەکەتەوە دەست درێژی کراوەتە سەرت یاخود توندوتیژی بەرامبەر کراوە. وڵی براکەم ئەمە کوڕێکی هەیە 7 ساڵە کوڕەکەی 6 مانگە لامە بەخێوم کردووە هاترەوە بوو وتم با بڕاتەوە دەبێتی نردومە تۆ بە درێ خۆی نردبی ئەو عەلەساس و سەرەکەم لە سلێمانی دانیشتووە لە وتێل و متێلە دانیشتووە هاترەوە بوو ئێم شۆڕۆ ڕۆژیەوە و سارەکەم تۆش بوو پارەکەم دانا و لە ژێرەوە بەتانیشتەیە ڕێک چوومە بەردەکەم لەگەڵ دوو پیاوی وەکویەوە ڕێک ئەوە قاچ ڕێکشان ڕێک فڕێیامە خوارەوە قاچمی شکان ڕێک پارەکەیان بردو ڕیان کرد هاترەوە خۆش نییە ناییەوە گەر من بوومە وام لە کوڕێک کردا ڕێگەی ژیرام هەر شەوەکە شێ ژیرام. باشە تۆ هیچ سکاڵێک لە پۆلیس تۆمار کردووە؟ ئارەوەڵا لەم هەواری شارە و لە تەلەفۆنیشم بۆ توندوتیژی ئافرەتان کرد هەر جوابیان نەیەمەوە وتیان تۆ زێگە جواب دێنەوە جوابیشیان نەیەمەوە. باشە یەکێتی پیاوان هیچ پەیوەندیت بۆ نەکردووە؟ نەوەڵای هیچ شتێکەوە نازانم بەخواوانم نەزانم کەسیش پێ نەوتمەوە یەکێتی پیاوان هەیە بەس لەبەی کوڕی فەقیرم و کوڕی دامام و کوڕی کاسبکاری ماڵەکەی خۆم و نەمێڵاو بۆ دینارە مەحتاج بێ ئاوا لە منەکەن و زۆر هاواریش بەم قیژە لەم گەڕەکەیار حیامان چووە وڵای دراسەکان هەمویان زان بێزار بوون لێ. کاروانیانی تۆ لای سەردانی پزیشکت کرد چی پێوتی لەسەر تەندروستیت ئێستا قاچت تەندروستی چۆنە پێویستی بە نەشتەرگەری یاخود برا جوانەکەم وتی شکاوە قاچەوەیشی شەعەکان وتی 3 ملیۆن دێچێ بۆ خۆیان دینارەکەم پێنە بۆ ڕێک هاتمۆتی بڕۆ دەڕۆژکەوەرەوە هەوڵێک بە بۆ خۆ قاچی ئاوساوە بەشکم شتێکە بۆ بکەین. ئێستا خێزانت لەکوێ؟ ئێستا خێزانم لە شۆڕ ڕۆشتون ئەڵە کولفی گول خۆمانین بڕۆشکات دەگەیت جوێنیش بە قانونەیە جوێن بەمەیە جوێن بۆیە ئەڵە خۆم مەسئول هەموویان ناسمەوە هەر لەوانێ بشکوژن تهدیدیش مەکەن بە زۆری تهدید مەکەن. پۆلیس چی بە تۆ کە سکاڵا کردووە؟ سکاڵام کردووە پۆلیسیشیان بەین سەر لێن و بەین ئیفادەی کە لۆگرین بۆ لای حاکم ئیفادە هەر نەمبینیەوە تا ئێستا ناگرێت ئەگەر ژن بوومایە سەحەوی ئیفادە درابوو نای نابوو وان نابێت ژیان هەر بۆ ژن نییە بۆ پیاویشە مافی پیاویژێ مافی ژن بۆ ئەیە خوانەکان من سلێک بم لە ژنەکەم وەڵی 10 ڕۆژە ژیرم نای ماقول نییە شتێکی شەوا ساڵگا ژن هەیە پیاوە سووتێنە ژن هەیە زەلامە کوژێ بۆچی ژن دەوری هەیە بۆ پیاوەکە دەوری نییە لەبەر چی لەبەی کوڕی فەقیرین ئێمە هەرەوانێ و دەمە ڕێز سڵاوم هەیە بۆ ئێوەش و ڕێز سڵاویش مێ بۆم قانونە پشگیری پیاویشکە نەکواری ژن بە دوو فرمێسکی درۆیانە بێڕژێت و ڕێک باوەڕی پێ بکەن ناین نابێت ئەو ژیانەوان نابێ بەخۆ ئەگەر جیاژی بی تۆ لێم بە مەردادی بڵە جیامە نەگوار حیم ئەڵە من هەتا تۆ نەخەمە قەبرەکە واز لێ نایەنم هەتا تۆ بە کوژ نێم واز لێ نایەنم ئاخر لەبەر چی؟ ئێستا کێ هەیە لێرە مەسەن خزمەتێکە تۆ لەم خانۆ بەتەنهایی؟ وەڵی کەس نییە و ماڵی دایکیشم بەڵێ وازیان لێ نام لەبەر ئەمە ئەڵەن کاکەمە بێ حیایە و حیابەرەیە کەسیش نهاتە ماڵم سەژمی بەخۆم بەتەنیا لەم خانوویا کەوتم هەتا 10 ڕۆژکەدام دەچمەوە چمەوە خەسخانەکە ئەوەژی شەعەکانمە هەمووی شکاوەتیایە قاچمە ئەوەژی شەعەکانمە هەمووی شکاوەتیایە. دکتۆر ئارام ئەمەی خەسخانەی هەواری شارە شوێیە چوومەوێ ماڵیانەوە بێ لەگەڵێوەیە یارمەتیان زۆرراوم کەس نەبووە ئیم شوار تەلەفۆن مەگر بوویان هەموویان بلۆشیان کردوم ناوی بەشنەکەشمەوەم ئەڵەم کاکە دەوەرە ئەوەشی کردووە قەی ناکە ئەڵێ وەڵا بڕۆ چیت لە دەستێبیکە جوێنەکەش بە قاونەکەش هەیە ئەڵە بەس من قاون ناسم قاون دوو جار ئاوا سەیریان بکەم ئەتە قاونە مەسئولەکان تێگە نایی ئەتشتم بووە هیچ بۆ ئێمە ناڵێ ئاخر لەبەر چی لەبەر ئێمە کوڕی فەقیرین. بەڵێ کۆڤانیانی ئەمە چیرۆکی ئەو هاوڵاتێ بوو کە لە زاری خۆی باسی کرد کە توندوتیژی لەلایەن خێزانەکەیەوە بەرامبەر
کراوە هەرچەندە ئەو سکاڵای کردووە لە پۆلیس بەڵام تا ئێستا وەکو خۆی دەڵێت بە دوواداچوونی زیاتر بۆ کەیسەکەی نەکراوە. ئێمە کۆڤان هەڵ دەدەین ینی بە دوواداچوونی زیاتر بۆ ئەم کەیسە بکەین پەیوەندی بە پۆلیسەوە دەکەین ینی دوای ئەم ڕاستە خۆیە بۆی زانیاری زیاترمان دەستکەوێت. دەستخۆش سپاس بۆ هاوکارم ئارام بەختیار کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.